رووسیا و تورکیادا گرێ دەدرێت چەند ڕۆژێک بەسەر لووتکەی جەددەدا تێدەپەڕێت. ئەوەش ماناو پەیامی تایبەتی بۆ ئەمریکا وڵاتانی ناوچەکە تێدایە کە بەڵگەیە لەسەر تێپەڕینی سیستمی تاک جەمسەری ئەمریکا و هاوپەیمانە خۆراوەیەکانی کە لە دوای شکستی بەرەی سۆشیالیستی خەونیان پێوە دەبینی. بسم الله الرحمن الرحیم لا حول ولا قوة الا بالله. کەشی سیاسی گرێدانی حوتەمین لووتکەی ئەو سێ وڵاتە زۆر هەستیارە. بەهۆی سەنگەربەندیە جیهانی و ناوچەیەکانەوە خواستی هەریەکە لەو وڵاتانە لەگەڵ گرنگیدان بە خاڵە هاوبەشەکان ئیدارەی جیاوازیەکانیش لە خۆ دەگرێت. لە دوای کۆبوونەوەی هەردوو سەرۆکی ئێران و تورکیا بۆ یەکەمین جارە ئاماژە بە ڕێکەوتنێکی استراتیژی سیاسی و ئابووری و ئەمنی دەکرێت کە ئامانجی ئەو ڕێکەوتنە بەرزکردنەوەی بازرگانی هەردوو وڵاتە بۆ 30 ملیارد دۆلار. یەکەم جارە باسی ڕێکەوتنی کارتی پیشەسازی بەرگری لە نێوان هەردوو وڵاتدا دەکرێت. باسی دژایەتی هاوبەشی تیرۆر و مەترسیەکان بۆ سەراسایشی هەردوو وڵات دەکرێت. هەروەکو پێشتر ئەمیر حوسێن عەبدوڵاهیانی وەزیری دەرەوەی ئێران لە سەردانی تورکیادا ڕایگەاند لە مەترسیە ئەمنیەکانی تورکیا لە باکووری سووریادا تێدەگات. در خصوص موضوعات مختلف بە هەمان شێوە سەرۆکۆماری ئێران هەمان دەستەواژەی لە پرێس کۆنفرانس هاوبەشەکەی لەگەڵ ئەردۆغان دووبارە کردەوە. İslam Cumhuriyeti arasında kapsamlı uzun vadeli بەر لەوەی کۆبوونەوەی نێوان سەرۆکی رووسیا و ئێران ئەنجام بدرێت چەند سەرچاوەیەک ئاماژەیان بە واژۆکردنی ڕێکەوتنامەی کۆمپانیای نیشتیمانی نەوتی ئێران و کۆمپانیای گازپرۆمی رووسی بە بڕی 40 میلیارد دۆلار کردووە کە لە ماوەی داهاتوودا لە کەرتی گازی سروشتی ئێراندا و بەرهێنان دەکات. ناوەندە خۆراوایەکانیش باسی فرۆشتنی سەدان فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانی دەکەن بە رووسیا بۆ بەکارهێنانی لە جەنگی ئۆکرانیادا. رووسیا چاوەڕوانە لەو لووتکێدا پەیوەندە سیاسی و ئابووریەکانی لەگەڵ تورکیادا گەشە پێبدات. لە دوای سەپاندنی سزا سەختەکانی خۆراوە تورکیا بۆ خۆراواش دەواازەی ڕزگارکردنی جیهانە لە قەیرانی خۆراک. هاوسەنگی سیاسەتی ئەنقەرە لە جەنگی ئۆکرانیادا پێگەیەکی سیاسی گەورەی بەو وڵاتە داوە تا ببێتە ڕایەڵەیەکی گرنگی دیالۆگی نێوان مۆسکۆ و کێڤ. هەرچەندە هەر سێ وڵاتدا کۆکی لە یەکپارچەی خاکی سووریا دەکەنەوە بەڵام تورکیا هەموو ئامادەکاریەکانی بۆ هێرش تەواو کردووە. بۆیە هەروەکو لە مەدرید سەرانی ناتۆی ڕازی کرد خوازیارە لە تارانیش سەرانی ئێران و رووسیا ڕازی بکات بۆ ئەو ئۆپەراسیۆنە. بە تایبەتی بەرژەوەندی مۆسکۆ و تاران لەگەڵ ئەنقەرە زۆر گەورەترە لەوەی تورکیا لە خۆیان دوور بخەنەوە. هەرچەندە لە یەکەم کاردانەوەدا عەلی خامنەی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە کۆبوونەوەی لەگەڵ ئەردۆغان دژایەتی بۆ وەها هەنگاوێک نیشاندا.